بناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان لە پەیامی ئەمشەوە دێمە خزمەتتان باسی پاڕانەوە ئەکەین، باسی دوعا ئەکەین. ئێمە هەریەکێ لێمە کۆمەڵێ نهێنی و ئەسرارمان هەیە بە ینی کۆمەڵێک شتمان هەیە کە تەنها لە بینی خۆمان و پەروەردگارمانە. ئەم ئەسرارانە ئامادەنین بۆ نزیکترین کەسی باسکەین و ئامادەنی نزیکترین کەسمان بزانێ. نزیکترین کەس لە تۆ ئەگەر خێزانداری هاوسەرەکەت، ئەگەر خێزاندارنی براکەت، خوشکەکەت، باوک و دایکت، ڕەفیقە زۆر خۆشەویستەکەت حەز ناکەی بزانێ. بەڵام ئاگاداری ئەم نهێنیانە لای پەروەردگار ون نابێ. ئەم نهێنیانە پەروەردگار هەموو شتێک ئەزانێ و هیچ شتێکی لێون نابێ. پەروەردگار ئاگاداری خۆتوڕەی دڵتە، بۆیە هەرچی هەتە لەگەڵ پەروەردگارە خۆت یەکلایی بکەرەوە هەتا ئەو کاتەی لەسەر دنیا ماوی، هەتا ئەو کاتەی دوعاکان قبوڵە بێ. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني. پەروەردگار مەسئولی کەون و کائینات، مەسئولی ئینس و جن، دروستکەری بوونەوەر ئەفەرمێ ئەگەر تۆ پرسیار لە منەکەی، ئەگەر تۆ دەوێت لە من نزیک بیتەوە ئەوە من نزیکم، ئەگەر دەوێت داوام لێ بکەی من نزیکم. فإني قريب، داوا بکە. أجيب دعوة الداعي إذا دعان، من جوابی هەموو کەسێک ئێمە کە داوام لێ بکە. کابوو خوای پەروەردگار جوابت ئاياتەوە و لەگەڵ خوای پەروەردگاری خۆتە هەموو ڕازەکانی خۆت لەگەڵ پەروەردگارە باسکە، هەموو نهێنیەکان باسکە، چونکە باسی کەیت و باسی نەکەی پەروەردگار ئەزانێ. ئەتوانی وەکوتم لە خۆشەویستترین کەست شت بشاریتەوە، بەڵام لە ڕەبی کەون ناشارێتەوە. بۆیە بەڕێزان هەر تاوانێکمان کردووە، دڵی هەر کەسێکمان ئێشاندووە، هەر خراپەیەکمان کردووە، خۆمان نەزانین، من تەنها خۆم ئەزانم چیم کردووە. وەرە تا زووە با لەگەڵ پەروەردگارە یەکلاییکەینەوە. بەڕێزان دەستی نزا و دەستی خەجاڵەتی و دەستی زەلیلی بەرزکەینەوە لای پەروەردگار. هەر شتێکمان کردووە پەروەردگار زۆر بەڕەحمە، لە دایکێک بۆ مناڵەکەی چەنە بەڕەحمە پەروەردگار بۆ عەبدەکانی بەڕەحمترە. دڵنیا بە لێت خۆشە بێت، دڵنیا بە لێت خۆشە بێت، دڵنیا بە دوعا دەڕەت ناکاتەوە. بۆیە بەڕێزان لەوە چێ کە بڵین ئەم هەموو دڵنیایی تۆ ئەیدەی بە ئێمە هەزاران دوعامان کرد، هەزاران دوعامان کرد، قبوڵ نەبوو. خوای پەروەردگار کە ئەفەرمێ دوعا بکە، ئەفەرمێ کە دوعا ئەکەی پەشیمان ئەبیتەوە مەچۆ لەسەر تاوان. ئێمە هەزاران تاوان ئەکەین، دوعاش ئەکەین، دوای ئەچینەوە سەر هەمان تاوان، بۆیە دوعاکانمان قبوڵ نابێ. ئێمە ژیانمان بە حەرامە تێپەڕەکە، کەسابەتمان، سیرکردنمان، گوێگرتنمان، ڕۆیشتنمان، چیمان بەڕێزان لە فلتەری شەرعیمان نەداوە، بۆیە دوعاکانمان قبوڵ نابێ. پیاوچاکێک ئەڵێ تا ئێستا دوعایەکم نەکردووە خوای پەروەردگار قبوڵی نەکردبێ، بەڵام ئەڵێ لە ڕۆژێکە 35,000 جار ئەستەغفیرڵڵاه ئەفەرمێ شەرم ئەکەم ئێستا دوعا بکەم، چونکە هەر دوعا بکەم خوای پەروەردگار لێم قبوڵەکە. بەڵێ لەم سەردەمی ئێمەیە، بەڵێ لەم سەردەمی من و تۆی تیاژین، خۆ من سەردەمی پێغەمبەران نییە، ئەمە سەحابی تیان نییە، ئەمە تابعینیشی تیان نییە، هەر وەکو ئێمەمانانە، هەر ئینسانێکیشە وەکو من و تۆ، هەر لەم 2020 ئێستا ئاژی سەدان و هەزاران خەڵکی وا هەیە بەڕێزان، ئەمانە کە دوعاکەن خوای پەروەردگار لیان وەرەگرێ. بۆیە دوعا کاتێک قبوڵە نەچیتەوە سەر ئەو تاوانە، نەک وەکو قسێکی کوردەواری هەیە کە قسێکی هەڵەیە بەڕاستی ئەڵێ 1000 تاوان و 1 تەوبە، 1000 تاوان و 1 تەوبە. ئەمە بە دیوێکی ڕاستە و بە دیوێکی ڕاست نییە. بە دیوێکی ڕاستە تۆ هەر تاوانێکت کرد بێ عەفە الله عەما سەلەف، بەڵام خۆ ئەگەر بچیتەوە سەر ئەو تاوانە خوای پەروەردگار دوعانە قبوڵ ناکە. بۆیە خوای پەروەردگار فەرمێ ئەدعونی ئەستەجیب لەکم، ئەدعونی ئەستەجیب لەکم، داوای دوعام لێ بکەن و لێتان قبوڵ بکەم.
بۆیە بەڕێزان ئەم دوعایانە پێغەمبەران کە دوعایان کردووە. زەکەریا کاتێک کە دوعای کرد خۆی پەروەردگار مناڵێکی پێبەخشە و قورئانە فەرمێ لە تەمەنێکی پیرە خێزانی پیر و خێزانی مناڵی نابێ داوای لە پەروەردگار کرد. پەروەردگار مناڵی پێبەخشی ئەن الله یوبەشیڕوکە بیەحیا مژدەی دایە بە یەحیای پێبەخش. بۆیە بەڕێزان پەردەیەک نییە عاجیزێک نییە لە بینی تۆ پەروەردگارە ئیلا ئەو ڕەبتەیە کە خۆمان پچڕاندومانە ئەو ڕەبتە باگرێ بینەوە باو عەلاقەیە چاکەینەوە بە ئەو نێوانە چاکەینەوە. خۆی پەروەردگار ئاگای لێمانە تۆ وەرە ئێمە خەریکە دەسەڵاتی ئەم پەروەردگارەمان بیر ئەچێتەوە. بەڕێزان ئەم کەونە پەروەردگار ئەی با بەڕێوە کە پەروەردگار ئەی با بەڕێوە ئینسانانێکی هێناوە بۆ سەرزەویە بێ میسانانە گوێڕایاڵی ئەمریکانی پەروەردگار بکەن. ئەی ئەگەر نەیکەن ئەگەر بێ ئاگابن ئەگەر لە ڕۆژێکا تۆ 20 سەعاتی بێ ئاگایی لە دوعاکی سەریع و ئێمەش نازانین لە دوای نوێژەکان چۆن دوعاکەین خۆی پەروەردگار ئەم دوعانەت چۆن لێ قبوڵ بکە کە تۆ بۆ بەیان یەچیتەوە سەر هەمان تاوان نا بە تەئکید خۆی پەروەردگار دوعاکان لێ قبوڵەکە. بۆ یەک عولەمایانە فەرموون دوعایە لە دنیا بەرهەمێکەیە بینی یا لە قیامەتە ئیلا بەرهەمەیەکەیە بینی هیچ دوعایەک نییە خۆی پەروەردگار ڕووتی کاتەوە. جا ئەگەر تۆ لە دنیاشە بەرهەمەکەی نەبینی کە ئینشاڵڵا ئەیبینی ئەی خۆ لە قیامەتە مەئجووری ئەی ئێمە توێشومان نایە بۆ قیامەتمان. بۆیە بەڕێزان زۆر مهمە ئینسان بینی خۆی و خوا چاکە. بۆیە کە دوعا لە پێغەمبەران وەکو عولەمان ئەفەرموون دوعا لە پێغەمبەران وەرگیراوە بۆ هەموو ئینسانەکانی تریش هەروایە بۆ هەموو ئینسانەکانی تر وایە. ئیبراهیم پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە دوعای کرد وتی ئەی پەروەردگارە ڕەبی ئەرینی کەیفە تحیی المەوتە قال ئەوەلم تؤمن وتی پەروەردگار پیشانم بە چۆن مردوزین دەکرێتەوە وتی بۆ ئیمانت پێی نییە قال بەلا ولكن ليطمئن قلبي بەڵێ پەروەردگار ئیمانم هەیە بەڵام بۆی دڵم مطمئین بێ. وتی ئەی ئیبراهیم 4 پەلەوەر بێنە گۆشتیان بژنە و تێکەڵی کە و بانگی هەریەکێ لە پەلەوەرەکان کە هەریەکە یێتەوە جێی خۆی و زیندوە بێتەوە. خوای پەروەردگار ئەمە کە بۆ پێغەمبەران کردووە ڕاستە ئەمانە موعجیزەن بەڵام عولەمایان ئەفەرموون هەر کەسێک ئەم دوعایانە بە ئیخلاسەوە بکە بە نیەت پاکی بکە هەر دوعایەک و داواکاریەکی هەبێ و تەواو نیەتی خۆی خالیسەن مخلیسەن بۆ خوای پەروەردگار یەک لای کاتەوە خوای پەروەردگار دوعاکانی لێ قبوڵەکە. وەکو دوعاکەی یوسف عەلەیهی سەلام خوای پەروەردگار ئەیتوانی کە لە زیندانە بوو کە 7 ساڵ لە زیندانە بوو ئەیتوانی زیندانەکەی بۆ بشکێنێ باشە دەرگاکەی بۆ بکاتەوە خۆی و هەموو زیندانیەکان بێنە دەرەوە بەڵام خوای پەروەردگار زیندانیەکەی بۆ نەشکان دڵی پاشای میسری بۆ نەرم کرد کە یوسف بێنێتە دەرەوە دوایی بوو بە عەزیزی میسر. بەڕێزان ئەم نمونانە ئێمە هەر یەکێک لەواچی ئێستا کە گوێتان لە منە بڵێن ئەمانە نمونەی پێغەمبەرانن بەڵام سەدان و هەزاران نمونەی پیاوچاکان هەیە کە لەم سەردەمەی ئێوە وەکو ئێوە کە بۆم باسکردن ئەو کەسەی کەڵێت تا ئێستا دوعایەکەم نەکرد و خۆی پەروەردگار ڕەتی کردبێتەوە لێی قبوڵ نەکردبێت. بۆیە لە شوێنێکا خوێنمەوە کەسێک لە مەنتیقەی شارەزور بەڕێزان لە مەنتیقەی شارەزور عەمەلیاتێکی ئەبێ عەمەلیاتەکەی لە کوردستانە ناکرێت ئەچێ بۆ بەخا ئیزنی ئەدەن عەمەلیاتەکەی زۆر قورسە بێ کە زۆر قورسە بێ عەمەلیاتەکەڵێ بڕۆن کەسوکار بێنە کە کەسوکاری ئەهێنن ئەچێتەوە بۆ و مبلەغی پارەی زۆری تێچێ کە دێتەوە بۆ کوردستان و ئێ بگەڕێتەوە بە بەغا شەو هەڵەستێ دەستنوێژێکی پاگەگرێ نزا و پارانەوە گەڵ پەروەردگارەکە ئەڵێ پەروەردگارە من ئەم نەخۆشیت بۆ ناردووم خۆ ئەگەر عەمەلیاتەکە بکەم مەبلەغی پارەی زۆری ئەوێ ئێستا نازانم بچم لە کێ داوا بکەم خۆ ئەگەر لە عەمەلیاتەکە دەرنەچم مناڵ و خێزانێکی زۆرم هەیە ئەمانە دوایی سەرگەردانم خۆیان جێ ڕەحمم پێ بکە هیچ شتێک لای تۆ قورس نییە اللهم لا سهلا إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا يا أرحم الراحمين
وتی ئەی پەروەردگارە اللهم لا سهلا هیچ شتێک ئاسان نییە گەر تو ئاسانی نەکەی و هەموو شتێکیش ئاسانە گەر بتەوێ بە هەموو کەون نەکرێ لای تو ئاسانە. ئەو کەسێک کە ئەجێڕێتەوە لە کتێبێکان خوێنمەوە ئەڵێ کاتێک ئاسێتەوە بۆ بەغا خوای پەروەردگار دوعاکەی لێ قبوڵ کردووە کە فەحسیەکەن ئەسڵەن هیچ نەخۆشیێکی نەما. ئەڵێن دکتۆرەکان سەرسامە بن تۆ بڵێ ئەمە ئەو نەخۆشە بێ دوای کە فەحسیەکەن دوای سێرەکەن هەر هەمان نەخۆش. ئەڵێن تۆ چیت کردو؟ ئەڵێ وەڵڵی من هیچم نەکردووە ئەو نزام لەگەڵ خوای پەروەردگاری خۆمان کردووە دیارە خوای پەروەردگاری بەزەی پیام هاتووە تۆ ئیشەکانی وەجێ بۆیە بەڕێزان نمونە زۆرە. من حەز ناکەم کاتتان بگرم زۆر نمونەم بیستووە لەسەر دوعا لەسەر قبوڵێتی دوعا. ئەمانە هەمووی ئەو کەسانن کە لەم سەردەمانەی ئێمە دوعایان کردووە بەڕێزان. دەی وەرە من و تۆش وەرە من و تۆش بادەستی نزاپەم بەرزکەینەوە بە پەروەردگار لە شەوێکی تاریکە کە خێزان و ماڵ خەوتون هەڵسە لە خەو دەست نوێژێ بگرە بچوە لەسەر بەرماڵەکە دەستی دوور کات نوێشکە و دەستی نیزا و زەلیلی دەست بەرزکەرەوە چی داوا کارێکە دێ بۆ پەروەردگار داوا بکە خوای پەروەردگار بۆ جێبەجێکە. خوایان بە خاتی ناوجەکان ناوجوانەکانی خۆت کاری هەموو مسلمانان ئاسانکەی. هەر مسلمانێک دوعای هەیە نزای هەیە لە تۆ تەنها تۆشگە با خوای پەروەردگار دوعاکەی لێ قبوڵکەی کارەکانی بۆ جێبەجێ بکەی. خوای پەروەردگار ئەم بەڵام موسیبەتەشمان لەسەر لابەی مسلمانان سەلامەتکەی ئێوەش سەلامت بن. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.